حسبەوەی کە تەصنیفم کردووە لە بواری کۆمەڵایەتی گرفتمان هەیە شن پێم وانییە بوونی پارکێک نەبوونی کافەیەک ئەمانە گرفت بووبن بۆ ئێمە یعنی ئەسڵەن ژنی هەڵەبجە چەقی بەستووە لە دوای بە پارێزگابوونیشی خراپی خراپتر یعنی ئێمە گرفتەکانمان ئەوەیە ناتوانین بەرەو پێش بچین بۆ نەمانتوانی وە سەبەبی زۆرە یەکێک لەوانە ئەسڵەن لە هەڵەبجە حیزبی نەبی حسابە بۆ ناکرێت تا ئێوارە کەسێک بی مەحامی بی پلە باڵا بی ئەسڵەن با داوەری گشتی بی حیزبی نەبی قسە ناخوا لە هەڵەبجە بەڵام خۆ هەڵەبجە بێت تونوتیژی نییە ئێستا دنیا گۆڕاوە زۆر گۆڕاوە تونوتیژێکی بێدەنگ لە هەڵەبجە بەڕێواچێ لەواچە کەس ئەقلی تەسەوری نەکا ئەڵێ خەتەنەکردنی مێینە نەماوە چی ئەڵێ نەماوە من بە دیکۆمنت پێتەڵێم ماوە لەکوێ ئەکرێت لە کام گەڕەکە ڕاقی هەڵەبجە ئەکرێت تونوتیژی چۆن نەماوە ئەسڵەن سۆشیال میدیا کوشتووی یعنی سۆشیال میدیا و ئیعلام زۆر بە خراپی کاریگەری لەسەر ئەم ناوچەیە تەبعێکی دینی هەیە ینی ئەوە حاشا هەڵمەگرە سۆشیال میدیا هەموو ژنی ئێمەی ترسانوە لەوەی ئەگەر قسەیەکیش بکە یعنی ناوێرین قسە بکەین یەکسەرێکەن بە ئەڵها لەسەرێ ئەبێ بە هاتوو هاوارێک ئیتر تۆ نەوێری و ئەبی بە دەرس بۆ خەڵکی تریش کە خەڵکی تریش نەتوانێت ئەو قسانە بکە ئەگەر حەقی خۆشە بێ قسەکە کردووە بەڵام ڕێگە و پێ نایەن قسە بکەین سۆشیال میدیا بۆتە مۆتەکەی گیانمان کە ناتوانین هیچ بکەین اینجا ئێمە خۆمان ڕۆژ بە ڕۆژ بە دواواچین لە ئاستی پێشخستنی خۆمانە نەبوون ئێمە ئەڵێن ژنانی کوردستان ڕاستە ئێمەمانەیە کوردستان خاڵیکەینەوە لە هەموو شێوازەکانی جیاکاری توندوتیژی هەموو ئەو شتانی کە ڕێگرە لە بەردەم بەرەو پێشچوونی ژن بەڵام ژنانی کوردستان تەنها باز لە توندوتیژی ناکەن تەنها باز لە پاراستن ناکەن بەڵکو باز لە پەرەپێدانی تواناکانیان ڕەخساندنی هەلی یەکسان ڕەخساندنی هەلی کارکردن خاڵیکردنەوەی ژینگەی کارکردن لە توندوتیژی لە شێوازەکانی هەراسانکردن و ڕێگریکردن و ئیستیغلالکردن هەموو ئەمانە ئێمە لە هەنگاوی دووەمە استراتیژێتی نیشتیمانی بۆ پەرەپێدان و بارودۆخی هەرێمی ژنان لە هەرێمی کوردستان یەکەم ئێمە خۆمانی کەوەکو پێویست پاڵپشتی یەکتر ناکەین هاوکاری یەکتر ناکەین دەنگمان دەنگێکی زوڵاو نییە کە دەنگ بەرزکەینەوە بۆ مافەکانمان ناڕەزایەتی دەرببڕین بڵێن قبوڵ ناکەین چونکە ئێمە دەنگدەری سەرەکین لە پرۆسەی هەڵبژاردنە هیچ کامێک لەو حیزبانەی بە حیزبی معارەزە و بە حیزبی حاکمیشەوە ناتوانێت سەرکەوتوو بێ ئەگەر ژن نەچێتە دەنگدان هەمووی سقوتەکە پرۆسەی دەنگدان ژن بەهێزترین دەنگدەرە لە ئینتیخاباتە بەڵام دوای ئینتیخابات کە ئینتیخابات تەواو بێت شیرینیەکان لە نێوان پیاوەکانەدا بەشەکرێ ببێ ئەوەی ژنەکان دەنگیان لێوە بێت کەواتە ئێمە پێویستمان بەوەیە ژنان هەرێکێک لە ناو پارتەکەی خۆیەوە لە ناو دامەزراوەکەی خۆیەوە کۆدەنگ بین چونکە یەک قەزیەمان هەیە بە ئەمڕۆ ڕێکخراوی هەریکاری یاسایی ژنان باوکاری ڕێکخراوی USAID پرۆگرامێکمانەیە کە تایبەتە بە کۆڕبەندی ژنان تایبەتە بە باسکردنی کێشە و گرفتەکانی ژنان لە ڕووی خزمەتگوزاری و لە ڕووی ئیداری و پێداویستیەکانی ژنانەوە لە پارێزگای هەڵەبجە و چۆنەتی دیزاینکردنی ئەو کێشانە لەلایەن ژنان خۆیانەوە تاکو ئێمە پێشکەش بە حکوومەت و بە بەرپرسانی هەڵەبجە بکەین لەم شارەیە. مە لە ڕێگەی ئەم کۆڕبەندەوە هەوڵمان ناوە لە ڕێگەی پانێڵێکەوە کۆمەڵە کەسانی بەرپرس بان بکەین کە باس لە کێشە و گرفتەکانی خۆیان بکەن لە ڕێگەی نەبوونی بودجە یاخود لە ڕێگەی نەبوونی پرۆژەی خزمەتگوزاریەوە لە بەرامبەریشیا کۆمەڵێک لە هاوڵاتیان و ژنانی ناوچەکە خۆیان کە باس لە کێشە و گرفتەکانیان بکەن تا دواتر لە ڕێگەی کۆمەڵی ڕاستپاردۆ بدرێ بەلایانی پەیوەندیدار تا ئیش بکرێت لەسەر ئەو کێشانە.